ناکۆکی پارتی و یەکێتی پێدەنێتە خۆناغێکی مەترسیدار. یەکێتی تاوتوێی مۆدێلێکی نوێی دوو ئیدارەیی دەکات. دادێت ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەسەر لەدایکبوونی کابینەی نوێ زیاتر دەبێت. بە جۆرێک یەکێتی داوای 50/50 لە پارتی دەکات و دەیەوێت لە نێوان پۆستی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم یەکێکیان وەربگرێت. لە بەرامبەردا پارتی هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ ئەوەی بەبێ یەکێتی پەرلەمانی کوردستان کارا بکاتەوە و یەکێتی ناچار بکات بەشداری پێکێنانی حکوومەتی داهاتوو بکات. بۆ ئەو مەبەستەش پۆستی وەزاری بە هەر لایەنێک دەدات کە پەرلەمانی لەگەڵ کارا بکاتەوە. هاوکات ئەندامێکی پێشووی سەرکردایەتی یەکێتی ڕۆژەیەکی نوێی بۆ چاکسازی ئیداری پێشکەش بە مەکتەبی سیاسی حیزبەکەی کردووە کە تیایدا پێشنیازی مۆدێلێکی نوێ دەکات کە تێیدا سیستەمی دوو ئیدارەی لەژێر چەتری یەک هەرێمدا ڕێک دەخاتەوە. لا پرۆژەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە سەردەمی دوو ئیدارەیدا هەم پارتی و هەم یەکێتی لا بەڕێوەبردندا سەرکەوتووتر بوون. پرۆژەکە جەخت دەکاتەوە کە ئەم پێشنیازە نابێتە هۆی پارچە پارچەبوونی هەرێمی کوردستان بەڵکو دابەشکاریەکی نوێی دەسەڵاتە لە چوارچێوەی یەک قەوارەدا. پرۆژەکە پێشنیازیەوە دەکات کە هەولێر وەک پایتەختی فەرمی هەرێمی کوردستان بمێنێتەوە، بەڵام لە هەمان کاتدا ببێتە پایتەختی ناوچەی زەردیش بۆ خۆبەڕێوبەری، وەک چۆن سلێمانیش دەبێتە پایتەختی سەوز. لا پرۆژەکەدا هاتووە کە ئەم پێشنیازە بەوردی دیراسەکراوە و تەواو لەگەڵ دەستوری عێراقدا دەگونجێت، چونکە سنووری جوگرافیای هەرێمی کوردستان وەک خۆی دەمێنێتەوە و ناگۆڕێت. جەخت کراوەتەوە کە لەسەر ئاستی باڵا تەنیا حکوومەتی هەرێم مامەڵە لەگەڵ بەغدا دەکات، نەک حکوومەتی ئیدارەی سلێمانییان هەولێر، مەگەر تەنها لەسەر ئاستی خوارەوە و ڕێکارە کارجێڕیەکان بێت. تۆ پێت وایە ئایندەی قەوارەی هەرێمی کوردستان لەژێر چەتری ئەم پرۆژەیە چۆن دەبێت؟